هێشتا سەردانە ناڕوونەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ وڵاتی ئاسیا درێژەی هەیە و چینیش بەردەوامە لە هەڕەشەکانی بەرامبەر بە سەردانیکردنی تایوان لەلایەن بەرپرسە باڵاکەی ئەمریکاوە. نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە گەشتە ئاسیایەکەیدا سەردانی سەنگافۆر و مالیزیای کرد. یەکێک لە ویزگەکانی سەردانەکەشی تایوانە کە چین بە هەڕەشە و مەترسی بۆ سەر بەرژەوەندەکانی خۆی لێکی دەداتەوە. چین لەو بارەیەوە هۆشداریدا و ڕایگەیان سەرجەم ڕێو شوێنە پێویستیەکان بۆ پەرستنی بەرژەوەندەکانی خۆی دەگرێتە بەر و واشنگتۆن باجەکەی دەدات. ئەمریکایش جەختی لەوە کردەوە کە پیلۆسی مافی ئەوەی هەیە سەردانی تایوان بکات ئەگەر بیەوێت. شارەزایان پیان وایە ئەگەری زۆرە چین لە بەرامبەر سەردانەکەی پیلۆسیدا هێزی سەربازی خۆی نمایش بکات، بەڵام لەوە زیاتر نەڕوات لە پێناو زیانگەاندن بە ئابوووریەکەی. دەشڵێن کاردانەوەی چین زۆر بەهێز دەبێت، بەڵام لە کۆنتڕۆڵ دەرناچێت. هاوکات تایپێی پایتەختی تایوان باری لە ناکاوی سەربازی ڕاگەیاند و توانای خۆی بۆ پاراستنی ئاسایشەکەی پشڕاست کردەوە. لەو بارەوە وەزارەتی بەرگری تایوان بڕیاریدا لە بەرەبانی ئەمڕۆوە تانیوەڕی چوارشەمە ئاسی ئامادەباشی هێزەکانی بۆ حاڵەتی شەڕ بەرز بکاتەوە و ڕایگەیان کە خاوەنی ئیرادە و متمانە و توانای دابینکردنی ئاسایشی نیشتمانی و سو چینگ چانگ سەرۆک وەزیرانی تایوانیش پێشوازیکردنی وڵاتەکەی لە میوانە بیانەکەی دووپات کردەوە. ئەمەش لە کاتێکدایە سەردانەکەی پیلۆسی بۆ تایوان گرژی و ئاڵۆزی لە نێوان هەریەکە لە پەکین و واشنگتۆن دروست کردووە و چین بە پشتیوانیەک بۆ جابوونەوەی تایوان و سربەخۆیی دوورگەکە لێکی دەداتەوە. پێشتریش ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا داوای لە چین کردبوو بەرپرسانە مامەڵە بکات. بۆ بەرپرسدانەوەی سەردانەکەیش سوپای چین ئەمڕۆ گرتەیەکی ڤیدۆیی مانۆڕی زەمینی و دەریایی و ئاسمانی سوپاکەی بڵاو کردە و بە دوورشمی هەموو ئەو دوژمنانە بنێژن کە بیۆری داگیرکاریان هەیە و بەرەو سەرکەوتنی یەک لە دوای یەک هەنگاو بنێن. هەروەها فڕۆکە جەنگیەکانی چین لە نزیک هێڵی ناوەندی گەروی تایوان فڕیون کە هاوکاتە لەگەڵ جوڵەی کەشتیە جەنگیەکانی چین لەو گەروەدا. لە بەرامبەرشدا 4 کەشتی جەنگی ئەمریکی لە نێوانیاندا کەشتێکی فڕۆکە هەڵگر کە لە ئاوەکانی ڕۆژهەڵاتی تایوان جێگیر کراون. بەرپرسێکی هێزی دەریای ئەمریکایش بەڕۆی تەرزی ڕاگەیاندووە کەشتی فڕۆکە هەڵگری USS ڕۆناڵد ڕێگان دەریای باشووری چینی بەزاندووە و لە ئێستادا لە دەرای فلیپین و ڕۆژهەڵاتی تایوان و فلیپین و باشووری ژاپۆن جێگیر بووە. تایوان هەرێمێکی نیمچە سربەخۆیە کە بە کۆماری چینیش دەناسرێت. دوورگەی تایوان لە سەدا 99 خاکەکەی پێک دەهێنێت و وڵاتی چینیش بە بەشێکی دانەبڕاو لە خاکی خۆی دەزانێت.